كأمريكي لم تكن استعادة بڕیار لەسەر ئەوە دەدەن کە هەڵسەنگاندنی خۆیان با لەگەڵ باوکەکەی ئەوەی ئەمریت ئایا ناکۆچیشیان نییە بێتەوە کە دەیەوێت بۆ خۆی بکاتەوە یان هۆکاری تر لە ئالاتان لێبووە لە مەذاهبی ئەربعە چوار مەذهبەکە لەسەر ئەوەیە کە اختیار دراوەتە دەستی اینجا 2011 دەستیان پێکرد دانانی قانون تازە یاسای تازە وا 18 ساڵ نابێت هاوسەنگیری سودمەندبوون بتوانن بێت لەو خزمەتگوزاریە کۆمەڵایەتی یعنی حکوومەت لە بەخراوێ یا خودکاندنەوەی کە لەسەر هەموویان وەیە زۆر زۆرکەمە وێ کەسان ناچارکرد کە لەماڵەوە بچێنەوە و زۆر داریش ناچارەکەن و ناچار ئەوە بە هاوسەنگیری پێشۆخت لەبەرەوەی وەکوتم نەریتر باوەڕانی نەریت دەسەڵاتان زۆر بەپێسترا لە پێستەکان کە ئێکش ئامانجمانە لەم پانێڵە بگەین بە نوختەیەک بگەین بە خاڵێک بە پوینتێکە هەمومان لەگەڵ ڕێکخراوانی دەوڵەتەکان کاری لەسەر بکەین بتوانین دیاردەی هاوسەرگیری پێشوەختەکەم بکەینەوە چکە بەڕاستی دیاردەکە بە شێوەیەک زۆر و زیاد بووە شتەکە بووە بە شتێکی ڕۆژانە هەفتانە ئەم کارە ئەنجام نەدرێت و بەداخەوە هیچ کام لەم گرێبەستانە لە هەرێمی کوردستان ئەنجام نادرێت لە ناوەڕاست و خواروێڕاق ئەنجام مەدرێت و پاشان گرێبەستەکە هێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان و هەمان مامەڵەی گرێبەستێکی یاسایی لەگەڵەکرێت ئێمە ئاماری ساڵی 2019 بە پێ و ڕوپێی یونیسێفیش کردوێتی لە 128 پوینتێک لەو هاوسەرگیریانەی ئەنجام دراوە لە ژێر تەمەنی یاساییەوە بووە واتە لە 100 هاوسەرگیری 28 دانیان هێشتا نەگەیشتوتە تەمەنی یاسایی و گرێبەستی هاوسەرگیری بۆ ئەنجام دراوە تەبعا نەزانین لە عێراقا مەرجەعیەت ئاینەکان پێشەوای خەڵکن ئەمانەوێ بزانین کام ئاین زیاتر کاراسانی بۆمان ناکە و بەپێی دەقە ئاینیەکان چێ ڕێگە بەمادار کچێکی 13 ساڵ بەڕاستی بدرێت بە پیاوێکی 52 ساڵ وەگەی لە هەفتەی ڕابردوو ڕوویدایان کچێکی 14 ساڵ بدرێت بە پیاوێکی تەمەن 42 ساڵ کە سێ خێزانی تری هەیە بەڕاستی ینی مناڵەکانی خۆی هەمان تەمەنن ئەمانێت تێ بگەین زانین ئەم پێشەوە ئاینیانەی ئەم گرێبەسا و سەرگیریاناکەن دواتر یاسا چیان لەگەڵەڵێ ئێمە ئەسڵەن لە بیرمان لەوە کردوێتەوە هەوڵ بدەین بۆی هەچ کەسێک هەر پێشەوەیەکی ئاینی لە هەر ئاینێک بێت گرێبەستی لەم شێوەی ئەنجامدا بەڕاستی پێویستە سزا بدرێت هەمان سزای باری شارستانی کە ئەو کەسە درێت تەمەنە ناقیسەکەی مارە کردووە ئەو کەسەش کە گرێبەسا و سەرگیریەکەی بۆ ڕێکخستون هەمان ئەو سزای بیگرێتەوە خۆی یاسای عێراقی یاسایەکی کامڵە بەگشتی بڵین بەگشتی ئێمە یاسای 1970 ساڵی 59مانەیە کە لە عێراقکاری پێکرا و لە هەرێمی کوردستان هەموار کراوە بەڵام بە هەمان شێوی خۆی دیزاین کراوەتەوە ئەمە یاسانیە کار ئاسانی بۆ ئەمانە کردواتە دقە یاساییەکان لە 90 دقە ئاینیەکانن هەموو دقە یاساییەکان لە ئاینەوە گیراون لە عێراقا لە 90 دقی ئاینیە ئێمە کاری پێەکەین لە دادگاکانە کەواتە لەم حاڵەتە بەرکەوتەی وا نابێت تەنها ئەو کەسانن کە لە دەروی ئاینەکەی خۆشیان زۆرینەی کات و لە دەرەوەی یاساش ئەم کارە ئەنجامەدەن لە بەرامبەر بڕێک پارەدا کە لە 3 بۆ 5 میلیۆنی عێراقی ئەمە گرێبەستمان بینی بەداخەوە ئەنجام درابوو. هل شو تصرفات لسبب أولا كزواج خاصة